چیوە ساقت وارکەرەوە تامێتی لای دارەکەی نونووە دار نونو یەکسان داری تۆزە قساگەیت و گەشت ناگری بڕۆ بەلای یاری خۆتەوە بڕۆ دەی بڕۆ سەر باشە دینەوە با هەرچەندە باخچەی ساوایانی شانۆ باخچەیەکی خەنجیلانەیە بەڵام لە ماوەی تەمەنی 5 ساڵیدا 5 کاری نمایش کردووە هەر ساڵ و کاری جیاواز شان بەشانی باخچەکانی تر لە فستیڤالدایە ئەم باخچەیە لە بینایەکی بچووکایە بەڵام بە بەردەوامی باخچەکانی تر و چالاکی بەڕێبەرێتی چالاکی باوەشیان بۆ ئەم باخچەیە کردوتەوە کە ئێمە ئەتوانین کارە هونەرەکانمانیان تیا نمایش بکەین من لێرەوە سوپاسی دایک و باوکی مناڵانی بەشدار بووەکەم کە لە ڕۆژی پشودا زۆر بە جوانی ئامادەیان کردوون و لە کارکردندا بەردەوام بوون. نینۆکردن زۆر چاکە پیشەی مناڵی باکە ئانینۆکی پیسە هەموو جارە سوسیسە بیکانینەک با ڕزگارێ بێرە میکرۆ ئەستاین بە سازدانی فستیڤاڵی ساڵانی باخچەکەمان بۆ بەڕێوەبەرایەتی چالاکی بەشی ڕۆژاوە خۆمان بە خۆشحاڵازانین کە بەشداریمان کرد بە دوو بەرهەم بەشداریمان کردووە یەکەم شانۆیی دووەمیش هەڵپەڕکێ ئەم بەرهەمە بەتایبەت پێشکەشە بە هەموو ئەو پێشمەرگانی کە بەرگریمان لێەکەن بۆ ئێمە بتوانین فستیڤاڵێک ساز بکەین و خۆم بە خۆشحاڵەزانم و هیوادارم شتێکم کردبێ هەم بۆ مناڵان هەم بۆ بەڕێوەبەرایەتیەکەمان زۆر سوپاس.